یەکێک لەو پرسە گەرمانی ئێستای عێراق کە گۆڕەپانی سیاسی بەغدای گەرمەگوورتر کردووە پرسی هەڵبژاردنەکانە بە بڕای پسپۆڕێکی هەڵبژاردنەکانیش کورد بە پێی پێویستکاری بۆ هەڵبژاردنەکان لە کەرکووک نەکردووە. ئەو حەوادیسانەی دوای 16 ئۆکتۆبەر تەسیراتی سلبی هەیە بەسەر هەموو ژیانە لە کەرکووک، یەکێک لەوانە هەڵبژاردنە. ئێستا ڕاستە قانونەکە لە بەغایە و تا ئێستا دەرنەچووە و کورتوان سوێتی بەرهەستیان لەگەڵا بکا بۆ ئەوەی مادەی 37 ئەو مادەی تر کە تایبەتە بە کەرکووکەوە هەندێک کاریگەریان هەبوو. بەڵام من تەسەورەکەم زوعفی ئێمە حتا لە پەرلەمانی عێراقیشە کاریگەری هەیە بۆ ئەنجامداری هەڵبژاردن لێرەیە. جگەل لەما ئێستا ژینگەی کەرکووک زۆر نالەبارە، دەسەڵاتداران دەسەڵاتی کەرکووک نین، بەداخەوەم لێرەشان نەزرەیەک نییە نەزرەی ئەوەی کە کەرکووک بین یا ئینسانی بێ یا بۆ دیموکراسیەت بیا بۆ شتێکی بەعکسەوە هەر کەسێک لە سەر دەسەڵات تا بێ دژی ئەوەی کە ئیشی کردووە. هەر بۆیە ئێستا کە ئەوان لەژێر لەسەر دەسەڵاتن بە تاکید دژ بە ئێمە ئیشەکەن و ئەمە ئەگەر خوا نەخواستە بە خراپ بشکێتەوە لەسەر ئێمایکەن بە دیکۆمنتێ بەسەرماناڵێ ئەوانەی لەوە پێشوانە بۆ ئەمەیان ڕاستە. بۆیە کورد حەقی وایە هەر بە هەموویەوە بە هەموو بە کەسەکانەوە وازدەوە بێنن کە ئێستا ئەو وەک حیزبێک دەرکراوە لە کەرکووک ئەو وەک کەسێک بە هەمویانەوە بۆ مەسلحەتی کەرکووک هەوڵ بن. حیزبە سیاسەکانی کوردستان بەڕاستی من ئێستاش نازانم بۆچی ئەو کاکانەی کە نانەوە لە کەرکووک کۆبنەوەی بکەن مەجلیسی محافەزە مەبەستمە بۆ ئەوەی بتوانن محافزێک دابنێن محافزەکە کورد بێ کاکە. لێپرساوێکی ئۆفیسی کەرکووکی کۆمسیۆنی بەڵای سەر بەخۆی هەڵبژاردنەکانیش ڕای دەگەیەنێت ئامادە هونەریەکان بۆ هەڵبژاردن لە کەرکووک کراون و هەڵدەدرێ پرۆسەکە شان بەشانی پارێزگاکانی تری عێراق لە کەرکووکش بکرێت. لە میانەی خۆمەڵەکردن بۆ ئەنجامدانی هەڵبژاردنەکانی ئەنجومەنی پارێزگاکان هاوکار لەگەڵ هەڵبژاردننی ئەنجومەنی نوێنەرانی عێراق کە بڕیارە لە ناوەڕاستی مانگی ئایاری ساڵی ئەم ساڵدا ئەنجام بدرێت. ئێمە ئەمە باشی تەواومان کردووە و هەروەها پرۆسەی تۆماری بایۆمەتری گەشتووەتە قۆناغێکی باش توانیمانە تاکو ئێستا لە 57 ئەو کاسانێکەوە مافی دەنگدانیان هەیە نێزیکەی 99603 کەسە. ئەمە دو ئامارە و هەروەها ئێمە بۆ پرۆسەی دابشکردنی کارتی ئەلکترۆنی بایۆمەتری دەنگدەران 43 ناوەندمان کردێتەوە لە سەرانسەر پارێزگای کەرکووک. لەمانە 25 ناوەندیان لە ناو پارێزگای کەرکووکە 18 ناوەندی تریان لە قەزاوناحەکانی سەر بە پارێزگاکەیە. وەک چاودێرانی سیاسی ئاماژەی بۆ دەکەن یەکێک لەو بربەستانی کە لە بەردەم بەڕێوەچوونی هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکان لە کەرکووکەیە بڕگەی تایبەت بە کەرکووکە کە لە پەرلەمانی عێراق پەسەند نەکراوە و لایەنێکی سیاسیش کە لە دوای 16 ئۆکتۆبەرەوە کەرکووکی بەجێهێشتووە وای کردو یەک ڕێزی نیشتیمانی بۆ پرسی هەڵبژاردنەکان لە عێراق لە کەرکووک دروست نەبێت. عومەر غەریب، کورسات نیوز، کەرکووک.